ئێوارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ TV. من بنار مستەفا بۆ شەمەیەکی تر دێمەوەلاتەن بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 7 دیسەمبەری 2022 لا سێتەوەر پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە هێرشی ئیسلامیەکان بۆ سەر هەڵسوڕاوانی ژنان و بزوتنەوە یەکسانی خوازی بەرنامەیەکمان دەبێت. پاشان سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و جێگە و ڕێگە و هەوڵی بزوتنەوەی کوردایەتی و ناسیۆنالیزمی کورد لەوێ قسە و باسێکمان دەبێت و ئەمڕۆ بە ڕۆژی ئاڵای کوردستان ناو دەبرێت. سەبارەت بەم بابەتەش قسە و باسێکی ترمان دەبێت. وەک هەموو جارێ ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانماندا. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێداکە تەوەری سەرەکی و یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بەو هێرشەی کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن هەڵسوڕاوانی ئیسلامی و مەلاکانەوە دەکرێتە سەر ژنان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی. و بۆ ئەم بابەتەش چاپێکەوتمان دەبێت لەگەڵ سەوسەن سەلیم لە گروپی ژنان و پیاوانی یەکسانی خوازەوە. سەوسەن سەلیم، ئێوارت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێوارەی تۆش باش و سوپاس بۆ ئێوەش. ئەمێ لەوە بپرسم کە بۆچی ئەم ماوەیە ئیسلامیەکان کەوتونەتە هێرشێک بۆ سەر ژنان، بۆ سەر هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی و زۆر جەخت لەو بابەتانە دەکەنەوە کە ئێوە بۆ نەبە کۆنەپەرستی ناوی دەبن و هەتاوەکو جەختکردنەوە لەسەر فرەژنی و زۆر بابەتی تر. ئەمە بپرسم کامە یەکەم جار نییە، بەڵام لە ئێستادا ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ منیش هەرویستم لەو شوێنەوە دەست پێ بکەن کە خۆ دەڵێ ئەمە یەکەم جار نییە. هەڵبەت ڕۆتە ئیسلامیەکان هەر لەسەر قامگیربوونی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کوردیەوە ئەمە کاروکردەوەیان بووە. بەردەوام هەوڵیان ناو فەزایەکی کۆنەپەرستانە لە بەرامبەر بەسەر ژنان و بەلا بەرامبەر بەسەر کۆمەڵگەیە پسەپێنن و هەمیشە جارجار تەوژمەکانی خۆیان، هێرشەکانی خۆیان تون کردوتەوانێ. واتە مشتێکی تازە نیە. لە ماوەی 30 ساڵ زیاتری ئەم دەسەڵاتەیە و ئەم لە پاڵ ئەم دەسەڵاتەیە ئەم ڕۆتە ئیسلامیانە ئەم جۆرە لە کاریان کردو و هەوڵی بەرەو بردنە دواوەی کۆمەلگایان داوە بەرەو کۆمەلگایەک، یعنی زاڵکردنی فەزایەکی کۆنەپەرستانە. بەڵام لە ئێستا بۆ بەم شێوەیە فشارهێنن. هەڵبەت ئەسبابەکانی ئاشکرایە. یەکێکیان ئەوەیە کە لە ئێران جوڵانەوەیکی کۆمەڵایەتی جوڵانێکی پێشڕەفتە بەڕێکەوتووە کە سەرمەشغەڵەکەی ژنانن، کچانن، بە دژی کلتور و یاسا و شریعەتی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی لە ئێرانە کە زیاد لە 30-40 ساڵە دژایەتی ژنان، دژایەتی خەڵک، سەپاندنی کۆنەپەرستی بەسەرەوە لە ڕاگررتنی ئەو کۆمەلگایە لە فەزایەکی کۆنەپەرستانەیە. ئەم ڕاپەڕینە ئەوای کردووە کە ئەم ڕۆتە ئیسلامیانە بۆ سەقامگرتن و جێپێی خۆیان ئەم نوع هێرشانە بەڕێ بخەن و ترسیان هەیە، ترسیان هەیە چکە ئەزانن هەچ ئاڵوگۆڕێکی جددی لە کۆمەڵگەی ئێرانە، لەو کۆمەڵگەی کە خەڵک تایە ڕاپەڕیوە بە زەرەری ئەمانە و بە تایبەتی ئەگەر شۆڕش و ئەگەر ئەم جوڵانەوە کۆمەڵایەتی لە ئێران سەر بگرێ، یەکەم شوێن کە زەربە ئەخوای ئەم دەسەڵاتی کوردی و ئەم ڕۆتە ئیسلامیانن. چونکە ئەوەی لەوێ ئەکرێ لە کوردستانیش ئەکرێ و ئەو دژایەتی کە خەڵک هەیەی بەرامبەر بە سونەت و کاروکردەوەی ئەم ڕۆتە ئیسلامی و دەسەڵاتە کە لەسەر بنەمای شریعەتی ئیسلامە ڕابڕێەوە هەمان شتە لە کوردستانیشە. ئەمە بەشێکێتی کە ترسە لە ڕێگەی خۆیان لە کوردستانە. بەشەکەی تریشەوەیە کە ئێمە ئەزانین کوردستان لە نەجێگیریکی کۆمەڵایەتیایە، لە قەیدانێکایە، چ دەسەڵاتەکەی چ هەموو ئەو حیزب و ڕۆتانی کە لە پاڵ دەسەڵاتە کار ئەکەن و دەمێکە خەڵک لە کوردستان
وتێتی نابوو ئەم دەسەڵاتە خەڵک لەو ڕاستێت تێگەیشتووە کە دوای زیاتر لە 30 ساڵ نەتوانێت جواب بەنیاز و پێداویستی خەڵک باتەوە ئیتر ئەم دەسەڵاتە بێ بڕوە و ئەمە وای کردووە کە ئەمان فشاری خۆیان تونکەنەوە و فەزای کۆنەپەرستی تونکەنەوە لە کوردستانە و خەڵکەکان بخەنە بەرامبەر بە یەک مەشغوڵیان کەم بم مەسائلانەوانێ و دووریان خەنەوە لە کێشە ئەسڵیەکان لە مەسەلە ئەسڵیەکان کە مەسەلەی دەسەڵاتە کە ناتوانێت جواب بە نیاز و پێداویستەکانی خەڵک باتەوە کە ناتوانێت جواب بۆ قەیرانە ئابوور و سیاسی کۆمەڵاتی کە تێی کۆدەباتەوانەیە و ئیسلامیەکانی هانی ئیسلامی و دەستی ئیسلامیەکانی ئاوەڵا کردووە کە فەزای کۆنەپەرستی لە کوردستانە بەرێتە پێشەوانێ و خەڵکەکان بخاتە بەریەک و ئەو مەسائلانەی کە مەسەلەی خەڵکە لەبێر خەڵکی بەرێتەوانێ. بەڵام لە بەرامبەر ئەم هێرشەی ئیسلامیەکاندا بۆ ئەوەی کە پشتیوانی لەو کەسانە بکرێت کە ڕاستەوخۆ ناویان هێرابوو کرابوونە ئامانجی ئەم هێرشانە بۆ نمونە شیلان حەما نووری و چەند هەڵسوڕاوێکی ترەوە کەمپینێک لە بەرامبەر ئەمەدا بەڕێخرا بۆ نەقسەی کە شیلان حەمانی کردبووی بگورە شیلان حەمە نووری کە فرۆژنی جۆرێکە لە لەشفرۆشی هاشتاگێک بەم ناوەوە بڵاوبوویەوە زۆر کەسی تریش جەختی لەسەر ئەوە کردەوە کە لەگەڵ ئەو جۆرە بۆچوونەدان. ئەمە بزانم کە ئەم کەمپینەی کە لە بەرامبەر ئەم هێرشاندەدا بەڕێخرا ئامانج لەمەیان چی بوو؟ بەڵێ تۆ بیرم نەچیە هەر بەو دەرەجەی من پێشتر باسم کردوتم ئەم ڕەوتە کۆنەپەرستی ئیسلامیانە کە وەکو دەردەستێکی دەسەڵات فەزایەکی کۆنەپەرستیان لە هەر لە سەرەتای سەقەمبیربوون دەسەڵاتەوە بەڕێخستووە و ویستیانە کۆنتترۆلی خەڵک و ژنان بە مەسەلەی ژنان بە مەسەلەی شەریعەت بە مەسەلەی پێوەرە دینەکان چاواشە بکەن لە عینی کاتیشە هەر لەو کاتەوانێ و تا ئەمڕۆکەش جەبهەکەی تریش هەبووە جەبهەی ئینسانە ئازادی خوازەکان پێشکەوتن خوازەکان ئەو کەسانی کە دڵیان بۆ ئازادی و بۆ یەکسانی بۆ ژیانێکی خۆشتر لێ ئەو جەبهەیەش هەبووە ئەو جەبهەیەش هەبوو هەمیشە لە مەیدانە بۆ بە شێوازی جۆرا جۆر بە شێوەی ڕێکخراو بە شێوەی حیزب بە شێوەی چالاکوان بە شێوەی ڕێکخراوە مەدەنیەکان دەنگی هەبووە ڕەخنەی هەبووە اعترازی کردووە ڕاستەوخۆ لەگەڵ دەسەڵاتە سەقامگیر بووە حتا وای لێ هاتووە قوربانی یاوە یعنی ئەم جەبهەیەش بەردەوام هەر هەبوو هیچ کات نەیانتوانیوە سەرکوتیکەن و حتا ئەتوانم بڵێم ئێستا ئەم جەبهەیە زۆر پێشڕەوترە زۆر لە پێشترە یعنی چ لە دەرەوە و چ لە ناو جەبهەیەکی مەدەنی جەبهەیە کردلی بۆ ئازادی و یەکسانی لێ ئەیە لە مەیدانایە و دژی ئەم هێرشە کۆنەپەرست و دواکەوتویانە و ئەوەش طبعاً ئەم ماوەی پێشوو ئەمان بە ئاشکرا هەوڵیاننا لە ڕێگەی بە شێوەی جۆرا و جۆر جارێک لەسەر قانونی لەسەر یاسای کەسایەتی قانونی ئەحوالی شخصی جارێک لەسەر چۆمان هەردی جارێک لەسەر شیلان هێرشەکانی خۆیان تونکەنەوانێ و حتا تەشیر و تەوهین و تا شێوەی سزا و دادگایی کردن ئەوەی کە زیاتر ئەم ڕەوتی ئینتیقادی و ڕەوتی دژەوەستانەوەی ئێستاکە بەقوتر ئەبینرێ ئەوەیە کە ئەمان دەستیان بە مۆزوعێکی زۆر کەوزەونەوە گرتووە مۆزوعێک کە بەڕاستی قابلی قوبول نییە مۆزوعێک کە ژنان ئەخاتە ئەو پەڕی مۆقعێکی دەرەجە دووی خوارەوانێ و حیسیەت و شخصەتی ئینسان خاتە ژێر پرسیارەوە یعنی مەسەلەی فرەژنی بەڕاستی لە هەموو دنیای مۆزوعێکی قەوزەونە و ئینتیقادی پێگیرا و برایە دواوە ئەمان تازە بە تازە هاتوون بانگەشەی ئەمە ئەکەن و بە دەر لەوەی کە ئەڵێن کە فرەژنی هاوار و هاژوو هاواریان بۆ فرەژنیە و برەودان بە مۆزوعە لە عینی کاتیشە حتا خەریکن ئەو شتانی کە پێشتر هەنێشت بەڕستمەوانەشە سەرنەوان یعنی ژنی یەکەم بۆی نێداوی تەلاقا یعنی ئەمە ئیتر ئەو پەڕی هێرشکردنە بۆ سەر ماف و خواستەکانی ژنان بۆ سەر ئازادیەکانی ژنان بۆ خنکاندنی هەموو دەنگێکی ئازاد کە لە ژنان و چالاکوانەوەیە ئەمە ئەوەیە وای کردووە کە خەڵک بەڕاستی تر بڵێ بەسە تحملی ناکردو بێنەرە بەرچاوی خۆت کابراەک چوار یعنی ئەمە ڕاستە
دەسەڵاتی کوردی یا دەسەڵاتی سەرمایه‌دار بۆ دڵڕاییکردنی خۆیان بۆ یعنی کێشە هەیە مەسەلەن ژنانێکی زۆر هەن زەواجیان نەکردو یا خێزانەکان فەقیرن ناتوانن ئیدارەی مناڵەکانیان بن یا مەسەلەن بیانی جۆرا و جۆر هەیە بۆ مەسلەی ئەوەی کە کێشە هەیە ناتوانێت جوابدانەوە بە کێشەی ژنان ئەگەر ژن بەڕاستی بۆتە کێشە لە کۆمەڵگەکەیە بەوە جواب بدرێتەوانێت کە بێ فرەسی کارکردن بەڕێ بخەی کە بێ بیمەی بەکاری بێ کە بێ شوێنی ژیان بۆ ژنان دابینکەی نەگبێ بە مەوزوعێکی قێوزەوەنی خواری ینی لە خواری خوارەوە لە ئاستی مرۆڤایەتی و ئینسانیەتە تۆ بێنی تەوانێ و برەوی پێبێ یعنی مەسەل من دڵنیام ئەو مەلایانەی کە بانگەشە بۆ مۆزوعەکەن بۆ کچەکانی خوان ئەمە قبول ناکەن بۆ خوان ئەمە قبول ناکەن بەڵام ئەیانەوێ خەڵک چاواشەکەن کلکەنە چاوی خەڵک کێشەیەکی گەورە لە کۆمەڵگەکە هەیە ببنەوە حەلی بکەن لە ڕاستیە کێشەی ئەگەر کێشە هەیە بەمە حل ناکرێ ئەمە مجرد هەر ئەوەیە کە بتوانن لەم ڕێگەیەوە لە ڕێگەی فەزایەکی کۆنەپەرستانەوە لەغاوەی خەڵک بکەن خەڵک بخەنە بەرامبەر بە یەکتر کێشە گەورەکانیان لە بیر بەرنەوانێ و دەرخودی خۆیان کەن و ئەمە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ شیرازەی خێزان هەڵەوەشێتەوە بەڕاستی ئەلێرەوە بە دەرلەوەی کە من لەگەڵ قسەکانی شیلانام کە مەسلەی فرەژنی مەسلەی فەرقێکی نییە لەگەڵ مەسلەی لەش فڕۆشی و ئەتوانین تەوزیحی بین ئەتوانین ڕوونی کەینەوە بە ئەنواعی شێوە کە ئەمە بەڕاست بێنە بەرچای خۆ پیاوێک چوارژنی هەبێ لە ماڵێکە ئەم پیاوە بۆ حەز و ئارەزۆکانی خۆی بە ئارەزی خۆی هەر کاتەوە هەر دقەی گوستی لەگەڵیکە ئەمە چییە ئەمە چ فەزایەکە بۆ ئەو مناڵانی کە لەو ماڵەیە ئەژین بۆ ئەو ژنە کە ئەم نەوعە لە شێوازی ژیانی بەسەرافەرز کراوە کە لە ناچاریە حتما لە ناچاریە قبولی کردووە یا ئەوە تا لەبەر سەرەتی کابراکەی یا ئەوە تا لەبەر کێشە گرێ و کێشە کۆمەڵایەتیەکانە کە مەفروزە دەوڵەت جوابی پێباتەوانە دەسەڵاتی کوردی بەرپرسە لەسەر سەلامەتی ئینسانەکان و جوابیان نەک ئەوەی بێت کێشەکە بخاتە دەستی مەلاکان و ئەمانیش بە بانگەشەی کۆنەپەرست و دواکەوت و جوابانەوە بە حەز و نیازی عدەیەکی کەم لە خەڵک بێن هێرشکەنە سەر هەموو خواست و ئارۆزەکانی ژنان و خەڵکو و هەرچی دەنگێکی ئازادی هەیە لە کۆمەڵگایە بیخینکێنن. دەمەوێستەبارەت بە ڕۆڵی دەسەڵات پرسیارکەمەوە بیگونجێنم لەگەڵ پرسیارێکی لە بینەراندا کە دەپرسێت بە بۆچوونی ئێوە بۆچی دەسەڵات لە کوردستان بێدەنگە بەرامبەر بەو سوکاتیەی کە ڕۆتە ئیسلامیەکان بەرامبەر بە ژنان دەیکەن وەگەر من بڕێک فراوانتر پرسیارەکە بکەم کە پێتان وایە دەسەڵات لەم کێشمەکێشەدا لە چی بەرێک داوەستاوە لە پشتی مەلاکان و ئیسلامیەکاندا یاخود بەرەی ئازادی خوازان و یەکسانی خوازان؟ بەڕاستی پرسیارێکی زۆر معقولە و هەڵبەت من هەر لەو لە پێشەوە لە باسانەی کە کردومە بە قسەکانمە دەرەکەوێ دەسەڵات خۆی بەشێکە لەم فەزایە ینی هەر لە ئێستایە یەکێتی زانایان بە پشتبەستن بە وەزارەتی ئەوقاف شەکوایان داناوە یان سکاڵیان کردو لەسەر ئەم ئاکتیڤیستانە ئیتر ئەمەیان کە وتوێتی فرەژنی جۆرێکە لە لەشفرۆشی و ئەوی تریان کە ئێوێ لەسەر جێندە قسە بکە یا چۆمان هەردەیە شیلانە یا ئەوانەی کە وتیان لە پەیوەندی زەواجە سێکسی بە زۆر توموتیژیە ئەمانە هەمووی ئەوە ئەسلمێنێ کە وەزارەتی ئەوقاف چییە؟ وەزارەتی دەسەڵات کە هیچ کە ڕێگە بە ئەم سکاڵایە لەسەر ئەم کەسانە بنووسرێ و بێدەنگ بێ لە بەرامبەر یعنی دەسەڵات خۆی لە پشتیەوەیەتی دەسەڵات خۆی قبولی کردووە و دەسەڵات ئێمە ئەتوانین بە ئەنواعی دەلائل بیسە هەر دەسەڵات نەبوو پەلاماری ڕێکخراوی سەر بەخۆی ئافرەتانی یا لە بەروی دەنگێکی ئازاد بوو لە بەروی دەمی لە ئازادی و یەکسانی ئەکتا لە بەروی سنتەری بۆ ژنان کرد بۆوانەیە لەبەر ئەوەی دیفاعی لە ژنانە کرد لە بەروی خەی دەسەڵاتی گر کە قانونی ئەحوالی شخصیەکە و بگۆڕا کە کۆتایی بە کوشتنی ژنان بێنە بیرمان نەچێتەوانێت دائیمە بێ باسی کوشتنی چکە کوشتنی ژنان 30 دانە ساڵ لە دێژە سایە دەسەڵاتەیە ئەڕواتە پێشەوانێ و ڕۆژانە ڕۆژ نییە ژنێک نەبێتە قوربانی ئەو سیاسەتە کۆنەپەرستی کە بە ناوی شەرەفوانێ سەنگینی داناوە لەسەر ژیان و سەلامەتی ژنان دەسەڵات خۆی بەشێکە لەوە و هەر ئەو بێدەنگی ئێستای لە بەرامبەر ئەم هەم سیرکە یعنی لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە
ئەنواعی کەمپین بەڕێکخراوە لە ئەنواعی شوێنەوان لە دەرەوە و لە ناوانی خەڵک ناڕەزای یعنی ئەو جەبهەمە دەنیونی و ئازادی خوازەی کە من باسم کرد پێشتر هەمووی ئێعترازی خۆی پیشانداوە بە ئینتیقاد بە دەسەڵات بە ئینتیقاد بە مەلاکان بە ئەنواعی نمونە هێنانەوە کە ئێوە لە ئەنواعی بێحرمەتی بەو کۆمەلگای ئەکرێ ڕۆژانە ئەنواعی دەستدرێژی لە ئێران و لە تورکیا و ئەکرێت لەسەر خەڵکی بێتاوانی کوردستان ئێوە بێدەنگن خەڵکانێک بۆ ئازادی و یەکسانی دژی تموتیژی ڕاپەڕیون لە ئێران ئێوە بێدەنگن لەم ناشەوانێ ئەمانە هەمووی ئەیسلمێنێک کە دەسەڵات خۆی لە پشتی ئەم گروپە ئەم ڕۆتە ئیسلامیانەوەی خۆی مشجعی ئەم وەزعەیە چونکە خۆی لە قەیرانایە و خۆی جوابی پێنیە بۆ جوابدانەوە بە پێداویستەکانی خەڵک نە بە بوارە سیاسەکەیەوە نە بە بوارە کۆمەڵاتیەکەەوە ناتوانێت جواب باتەوانێ و هەرچی سەرۆت و سامان هەیە لە ژێریایەتی دەستەڵاتیاتی هێشتا پێی کەمە و کە نەتوانێت جواباتەوە تەوان دەستی ئیسلامیەکانی لەسەر ژیانی خەڵک ئاوەڵا کردو ئیمکاناتێکی باشی خستۆتە اختیاریانەوانێ بە سۆشیال میدیاکەیانەوە بە ژیان و گوزەرانی خۆیانەوە مەبەست ئیسلامیەکانە کە ئەوەی کە ئەوان نانوێ بیکەن نانوێ خوان وەچە ئاشکراکە بن لە ڕێگەی ئیسلامیەکانەوە بیکەن و بەڕاستی خەڵک لەم یاریە تێگەیشتووە خەڵک ئەم ڕاستیە ئەزانێ ئەوەی کە دەسەڵات بێدەنگە لە بەرامبەر ئەم هجوومە ناشرینانی کە بەسەر بۆ سەر چالاکان بۆ خەڵکی ئازادی خوازت بۆ ڕێکخراوە مەدەنیەکان بۆ خەڵکی کە دەم لێکسانی کراوە بێدەنگە و دوای بیرشمان نەچێتەوانێ ئێمە هەر چەند ساڵێ لەمەوە بەربوو کە لە پەرلەمانە یاسای فرەژنی قبول کرا طبعا ئەم یاسای خۆی قبول کرا و دەمێکە کاری پێکرێ بەڵام بەعزێ شەرت و شوروتی لەسەر بەسا شەرت و شوورتەکانیش لە ئەبن لەم نێوەیە قوربانی ئەسڵی ئیتر ژنانە بێ و بە دەر لەوەش کۆمەلگاکەشە بێتە قوربانی ئەمنەوە لە ئەقلیەت و کۆنەپەرستی و دواکەوتویە بەرحاڵ فرەژنی لە کاتێکا لە دەرەوانەیە کاتێک یاسای فرەژنیان فەرز کرد لە دەرەوە لە سای هەفتا زیاتری خەڵک دژی فرەژنی بوو بەڵام بە هیمەتی ئیسلامیەکان لە ناو پەرلەمانە توانیان فەرزیکەن بەسەر ئەوەشی کە دژی بوو دژی فرەژنی بوو فەرزیکەن و قبولیکەن کە فرەژنی ببێتە وەسیلەیەک بۆ حەلی کێشەکان جا سەیری چۆنی ئەم چاواشەکاریە کێشە هەیە لە کۆمەڵگەیە دەوڵەت بەرپرسە کە حەلی کات کە جوابی پێباتەوە بیمەی بێکاری دانێ جواب بە فرەسی کار دروستکە نەهێڵێ گەنجەکان وڵات بەجێ بێڵن نەهێڵێ ژنان بێکار بن و دانیشن پەنابەرن بۆ فرەژنی بەڵام ئەم هاتووە بەم شێوەیە حەلی کێشەکاکە و تو خۆشە سەیریکە طبعا ئێستا ترسێکی زۆر دروست بۆ لەسەرەوەی چونکە هەمیشە وتراوە شۆڕش لە ئێران ژنانێکن زۆر واریدە زۆر ڕێیتێچە لە کوردستانی شۆڕە ژنان بیکەن چونکە ژنان قوربانی ئەسڵی بوون لەوەتەی دەسەڵاتی کوردی حاکمیە دەکات لە کوردستانە ئەمان زۆر ئەترسن ئەیانەوێ تەواو ژنان لە ڕێگەی ئەم فەزا پیاوسالاوی کە بەڕێیان خستەوە یعنی تۆ خۆت تەسەوریکە پیاوێک کە بە عقلی پیاوسالاری ڕاوژنەکەی تەواو کۆنترۆڵەکە تەواو لە سوچی ماڵە کۆنترۆلێکا و وەکو زیندانی لەکە اینجا ئێستا هەر ئەو پیاوە چوار ژنی بەرەدەست یعنی ئەیانەوێ بە تەواوەتی ژنان لەلایەن بە عقلێکی پیاوسالارانە بە عقلێکی کۆنەبرستانە ژنان هەمووی کۆنترۆلکەن یعنی حتا فەزای ئەو پیاوەی کە ژنێکی کۆنترۆل کردو ئێستاتوانێت چوار کۆنترۆلکە ئەو پیاوەی دوژنی کۆنترۆل کردو ئێستاتوانێت 4 و 5 کۆنترۆلکە ئەوەی لەکە یعنی ئەمە هێرشێکی ئاشکرایە بۆ سەر ژنان بەڵام من دڵنیام و هەر بە دەلیلی ئەوەی کە ئێستا چالاکوانێکی زۆر دەرەکەون خەڵکانێکی زۆر ناڕەزاتی خۆیان پیشانێت خەڵکانێکی زۆر پشتیوانی لە شیلان پیشاننا کە بەڕاستی جێی سەرنج بوو ئەیسلمێنێک کە ئیتر ئەم یاریە کەشفە بۆ خەڵک هەم بۆ ژنان هەم بۆ خەڵکی ئازادی خواز و پێشڕەفتە کە دژایەتی بکەن کە بە دژی ئەم سیاسەتی دەسەڵات کە خۆی بێدان کردووە لە پشتەوە و لە ڕواڵەتیشە ئەم مەلایانی بەراوتە گیانی خەڵک تێبگەن کە ئەمە یاریەکی ئاشکرایە و خەڵک هەڵ نەخەڵەتێ
بەمیاریە خۆتان بەڕۆشنی باستان کردەوەی کە کێبەرپرسیارە، بەڵام ئەگەر دوا پرسیاری خۆم لەگەڵ پرسیاری ئەم بینەرێکی ترداکە ڕاستە خۆ دەپرسێت کێبەرپرسیارە لەم دۆخە، ئەمێ پرسم کە چۆن ئەکرێ بەرەنگاری ئەم هێرشی ئیسلامیەکان و بینەوە بۆ سەر هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی. بەڵێ طبعاً هەر پرسیارەکانە بینەمە هەر ئەمێ یەکسەر دانی پیانێمەوە دەسەڵات بەرپرسیارە، دەسەڵات بەرپرسە لە سەلامەتی خەڵک لە هەموو شوێنێکی دنیای وایە، بەس لە وڵاتانی عێراق و کوردستان و یا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەموو ئیهمالی هەیە لە بەرامبەر سەلامەتی ئینسانەکان. بێم بۆ سەر پرسیارەکەیتەوە، بە هەر حاڵ ئەم کێشەیە کێشەی کۆمەڵگەیە، من بەتەنیا ناڵم کێشێن، زۆر جار قسەم کردو و تومە ئەبێ ژنان خۆیان ڕێکخراوکەن، ئەبێ ژنان وانکەن، بەڵام ئێستا پێ دەڵێم تازە کێشەکە لە کێشەی ژنان نەماوە، کێشەی هەموو کۆمەڵگەیە، یعنی ژنانە، مامۆستایانە، کرێکارانە، خەڵکی ئازادی خوازە، هەموو کەسێکە کە دڵی بۆ ئازادی و یەکسانی لێە، بۆ کۆمەڵگایەکی باشتر لێ ئەیە، بۆ ژیانێکی ئاسوودە لێ ئەیە، ئەرکی هەمومانە و هەمومان بەرپرسین کە دەنگی خۆمان قسەی خۆمان. من خۆزگە فرسەتێک هەبووایەوە هەوڵی ژێن فرسەتی ئاوا دروستکەین، تۆزێت تەوزیح بین، ڕوونکردنەوە بین لەسەر ئەوەی کە ئەڵێن فرەژنی جۆرێکە لە لەشفرۆشی، چونکە ئەم سیاسەتە سیاسەتێکی ئیسلامیەکانە بەکارێنن و ئەمە هەر لە زەواجی متعەوە تا ئەگاتە زەواجی مسیار، ئەمانە یعنی زەواج هەیە هەر بەهۆی عەقدێکی ئیسلامی بۆ سەعاتێ، بۆ 10 دقیقە، بۆ چەند ڕۆژ، بۆ ساڵێ ئەیکەن. ئەم زەواجی ژنیەش هەر نەمتێکی لەو نەوعانەیە، یعنی تەوزیح زیاتر بن بۆی ژنان تێبگەن کە بۆ ئێمە ئەڵێن ئەمە جۆرێک بەرنامەیەکی ئەنجام یەک پۆینتی ئەخیرت بەمێ ئەویش ئەوەیە ئێمە تا ئەو شوێنەی هێزی خۆمان یەگەخێن، هێزی خۆمانیا ژنان لە مەیدانە ئەبن لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەت کێش و ئەوانەی کە هاتوونە مەیدان، ئەبێ فشارەکانیشمان لەسەر دەسەڵات تاڵەمان لە دەسەڵاتە بن کەم نەکەینەوانێ و ئەبێ داوا لە دەسەڵات بکەین کە حدود دانێ بۆ ئیسلام گروپە ئەم ڕەوت و گروپە ئیسلامیانە، کە ئەبێ حدودێک هەبێ کە ئیتر زیاڕۆیی نەکەن، لانێن لەو خەتا. بەڕاستی هەرکو چۆن ئەوان نایانەوێ خەڵک لابا لەو خەتا، کەلیمەی جەندە ئەخەنە پاژنان و کەلیمەی جۆرا و جۆر ئەهێنن، ئێمەش ئەبێ دەفشار بۆ دەسەڵات بێنین کە ئەبێ تەدەخولکە و ئەبێ حدود دانێ بۆ ئەم ڕەوتە ئیسلامی و ئەم کەسانەی کە بە ناوی ئیسلامەوە بانگەشەی کۆنەپەرستی دواکەوتیەکەن و ئەبێ دەسەڵات خۆی مەسئولە لە سەلامەتی ژنان و پیاوان، لە سەلامەتی کۆمەلگا و ئەبێ کاردانەوەی جددی هەبێ دوای ئەم هەموو ناڕازایەتی و ئێعترازی کە لە خوارەوە بەڕێکخراوە لە بەرامبەر دەسەڵات و ئیسلامیەکانە. دەستخۆش. سەوسان سەلیم، هەڵسوڕای بجووتنەوە یەکسانی خوازی ژنان لە گروپی ژنان و پیاوان یەکسانی خواز. زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان، زۆر سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە. بەداخەوە کۆمەڵی سەرنج و تێبین و پرسیاری تر هاتبوو لە بەرەوەی کە کاتی بەرنامەکانمان مەحدودە نەمانتوانی ئەوانش ڕووی لە سەوسان سەلیم بکەین، بەڵام بەڵێن دەدەین کە لە بەرنامەکانی داهاتووتردا وەڵام وەردەگرنەوە و نایڵێ هیچ پرسیارێک بێ وەڵام مێنێتەوە. بەڵام وچانێک دەدەین و پاشان لەگەڵ محەممەدی فەتاحی سەبارەت بە دۆخی ئێران و هەوڵەکانی بزوتنەوەی کوردایەتی بەرنامان دەبێت. وچانێک و دەینەوەلاتە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز، وەکو لە 3 مانگی ڕابردوودا هەموو بەرنامەیەک سەبارەت بە دۆخی ئێران و لایەنێکیمان تاوتوێ کردووە. بەرنامەکانی ئەمڕۆمان سەبارەت بە ئێران تاوتوێ دەکەین، تایبەت دەکەین بە جێگەورەگەی بزوتنەوەی کوردایەتی و هەوڵی ئەمان.
ومحەممەدی فەتاحی میوانداری ئێمەی قبول کرد. مەحەممەدی فەتاحی ئێوەرەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاسی تۆ لە خزمەتت دامە. ئەمێ لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم کە لە ئێراندا ئێستا بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد ئەوێت لەم خڕۆشانە جەماوەریەدا بەچی بگات؟ جوڵانەوەی کوردایەتی هەدەفەکەی ناگۆڕدرێ، ئەوەی کەواندا هەوێەوە وەک لا ئێوە بن، ینی چۆن حزبەکانی لا ئێوە دەسەڵاتیان بەدەستەوە گرتووە، عینەن لە هەموو شوێنێکی دیکەش هەدەفیانەوەیە کە دەسەڵات بەدەستخوانەوە بگرن، ئەوان کاریان بەوە ناداوە کۆمەڵگات چی دەوێ و چی نابێ، ئەوان بخۆیان ئەگە بە کورسی بگەن سەرکەوتوو بوون. مەڵام ئەگەر گوێ لە عەبدوڵای موحتەدی بگەین بۆ نمونە، ئەو لە ماوەی ڕابردوودا کە سەردانی ئەمریکای کردبوو، ئەو بە شوێن ئەوە بوو کە زۆنێکی دژە فڕین بۆ کوردستانی ئێران و بۆ کوردستانی عێراق دابین بکات. ئاخۆ ئەم جۆرە هەوڵانە لە خزمەتی خەڵکیدانیە ئەگەر پارێزراو بن لە هێرشەکانی جمهوری ئیسلامی؟ ئەمە قسەی زۆری دەوێت چەندە لە خزمەتی خەڵکدایە. ئەمریکا هەرجێک ڕووی تێ کردووە ئێرانی کردووە، لازم ناکە من نمونە بێنمەوە لە وڵاتانی زۆر چی بەچی بۆ، بەڵام ئەوەی کە ئەسەر ئەمریکا دەتوانێت غەڵەتی ئەوە بکە ئێستا لەو دەورانەدا هەموو کەس دەتوانێت جاوی دێتەوە کە ئەمریکای چی بۆ ناکرێت. ئەمریکا توانی بایە منتەقەیەکی ئەمن یا زۆنی دژە فرێک دامەزرێنێ بۆ هێزەکانی خۆی لە کوردستانی عێراق لە هەولێردا دەمەستان. جمهوری ئیسلامی حەملەیان پێ دەکات بە موشکلیان دەدا، ئێستاش بەشێکیان چاک نەبوونەتەوە وانەی موشک بەران کراون پارەکە. بێزگەلەوە ناتۆ لەگەڵ رووسێ دەرگیرە لا ئۆکراین، ئەگە توانی بایەی زۆرێکی دژەفری بۆوان دادەنا بۆیە کە رووسێ ئەوەی کە دەیکانەی کە نازانم ئەچەند بوو ئەوێ بچین. عەرەبستانی سەعودی دۆستی نزیکی ئەمریکایە، ئەو چەند ساڵی حوسەکان مرتب لێ دەدەن و ئەمریکا هیچی بۆ ناکرێت. چەند جاریش عەرەبستان داوای لێ کردووە کارێکی بۆ بکە، ئەگە ئەمریکا توانی بایە لابد کارێکی بۆ دەکرا. نەتیجەتەن وەختێک ئەوانە ناکرێن کوردی ئێران و عێراق منزوریان دیارە حیزبانەیە، ئەسەن جێگەی بەحس نییە، جێگەی قسە نییە. وەلی ئەوە ئەسڵەن قسە لەوەیە ئەسەن بڵێ عەبدوڵا موحتەدی داوای شتوای کرد بێ مطلقاً هەموو کەس لێ بزانێت عەبدوڵا موحتەدی درۆی دەکات، بۆیە کە عەبدوڵا موحتەدی لە موساحبەکەیدا دەڵەوان بە کوردی دەڵێت داوای شتیوان کردووە، بەڵام وەختێک بە ئینگلیسی قسە دەکات لەوێ پەیام دەدا لە ئەنجومەنێک بۆ مەقاماتی ئەمریکایی، دوو جار لەسەرێک دەڵێت تکاتان لێ دەکەم بە ئینگلیسی، تکاتان لێ دەکەم، تکاتان لێ دەکەم، قسەمان لەگەڵ بکەن. معلومەوان حتا قسەیان لەگەڵ نەکردوون. دەرەنتیجا ئەسلەن پایەی نییە عەبدوڵا موحتەدی دەهەوێ بڵێ بابا کەسێکی مهمە چۆتە ئەمریکا و لەوێ داوای شتایەکی کردو کە ئەمریکا ناتوانێت جوابی عەرەبستان بداتەوە هەر بەو شتانە. هەرەوە دەرەنتیجە بێ پایەیە و هەموو کەس لێ بزانن درۆیە. لە مساحبەیەکی تری عەبدوڵای موحتەدیدا ئەو بۆ کەناڵی ڕوودا و دەڵێ ئێمە پەرۆشی ئەزموونی کوردستانی عێراقین. ئەمێ پرسم ئاخۆ ئێوەش پەرۆشی ئەو ئەزمونەن؟ فروفیشاڵە بەبە ئەو قسەیە چییە؟ عەبدوڵا موحتەدی کەسانی خۆی مەسئلەیان جێگە و حیسابی بانکیانە، ئەوە کە لە فکری چۆدایە قسەیە تر مەفتەخۆ لازم ناکە پوڵدا وەختی قسە دەکات. ئەم بزوتنەوەی کە ئێستا لە ئێران شکڵی گرتووە و ڕوخانی جمهوری ئیسلامی کردوتە ئامانج، زۆر جار دەبیستین کە ئەمە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئەکرێت مۆرێکی کوردایەتی تێدا بێ بەو دەلیلەی کە مەحسا ئەمینی کورد بووە خەڵکی شاری سەقز بووە و ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی کە کورد بە شێوەیەکی تر بێتە مەیدان. چەندێ لەگەڵ ئەم جۆرە بۆچوونانەدا هاوڕان؟ ئەمەش توڕهاتە وەگەوەیە کە وەختێکە لە دنیای عەرەب ئینقلابی عەرەبی یان بەهاری عەرەبی نێوی بوو دەستی پێکرد،
من دقیق لەبیرم نییە وڵە لە چی هاوڵات دەست پێ کرد بەڵام لابد ئەو وڵاتی وا دەست پێ کردێ بڵێ ئێمە ڕەهبەری انقلاباتی بەهاری عەرەبین بە خاچیەوەی کە لە لای ماڵی ئێمەوە دەستی پێکرا یا مەسەلەن دەتوانێت ئەو کوڕە خانەوادەی ئەو کوڕە گەنجەی کەوا لە تونس خۆی سووتاند بڵێن کوڕەکە ئێمە ڕەهبەری انقلاب بوو یا گەڕەکەکەی ئێمە یا شارەکەی ئێمە ڕەهبەری انقلابی عەرەبی لە تونس بە خاطرەوەی کە ئەوەڵێ منداڵەکەی ئێمە تێدا چوو دوای خەڵکی جیران دەوروبەر هاتن ئەترازیان کرد لەوێ وەرە ئەتراز دەستی پێکرا ئەوانە بێپایەیە ئەگەر بەرحاڵ من زۆری لەسەر ناسم هەویستم بڵم کە توڕەهاتە جامعەی ئێران 40 ساڵە لە مقابلی جمهوری ئیسلامیدا بە شێوەی جۆراوجۆر ئێعتراز دەکا گەیشتوتە جێگەیە کە بتەقێتەوە و دەری وایە بەهانەیەک دێتە پێشێ بەها دەیلی فرسەتی دێتە پێشێ دەتەقێتەوە هەروەک زۆر شت لە عێراق چەند ساڵی پێشتری کە تەزاهوراتە میلیۆنەکان کانن خوانە بوو بە خەڵکانێک ئەوڵە پێشتر خەبەرت دەن بڵەنەوە دەکەین یەک تەقیوە و مەیدانی تەحریری بەغدا و هەموو وڵاتانی عەرەبی بوو بە مەیدانی میلیۆنها کەسێکی ئەترازیان کرد وانییە بڵێ ئەها ئەو جوڵانەوەیەکە کە کەسێک چوو سازمانیدا خەڵکی خەبەر کرد کوتی من ڕاهبەرتانم جاوەرن دادەست پێ دەکەین پشتیوان نییە ئەی لەم کوردستانی ئێراندا ئەم بزوتنەوە کوردایەتیانە چەندێ بەهرەمەندن لە نفوسێکی جەماوەری ئەگەر بە شێوەیەکی تر بگەم ئەم ئامانجانی کە هەیەە ئەم هەوڵانی کە هەیەەکە بگەن بە دەسەڵات ببنە شەریکی دەسەڵات یاخود ئەو ئەزمونەی کوردستانی عێراق لەوێ دووبارە بکەنەوە چەندێ شانسەکەیان ئێوە بە ئیمکان دەبینن ئەزای چییە ئێران لەگەڵ عێراق فەرقی هەیە ئێران ئەوە سێومین انقلابە لە تاریخی خۆیدا لە 100 ساڵی ڕابردوودا نەتیجەتان ئەگەر ئەحزابی ناسیۆنالیستی کورد فەرزکە لە تورکیە شتێک دەکەن لە عێراق شتێک دەکەن لە ئێران ئەوە بەڕاحەتی ممکن نییە و ئەسڵان ممکن نییە على العموم من دەڵم ئەم شتێکەوە ئێستا من جۆم لێ بوو سوسە سەلیم باسی دەکرد مەحاڵە لە کوردستانی ئێران ڕوودا کوردستان ئێران بەشێکە لە ئێران و دەرەنتیجە تەجروبەی زۆری هەیە من قسەکانم کورت دەکەم بۆی کە زۆر وەختی پێنەبە وەلی ئەحزابی کوردی لە کوردستانی ئێران وەک ئەحزابی کوردی لە کوردستانی عێراقیش بە دەیلەوە تاریخێکی توولانیە وانە مبارزەیان کردو بە شێوەی خۆیان شەڕیان کردووە تەقەلایان کردووە دەرەنتیجە لەم تاریخەدا زۆر تەبیعیە خەڵکانێک بن کە هەواداریان لێ بکەن بە قسەیان بکەن زۆر تەبیعیە جوڵانەوەیان بێ و قودرەتیان بێ غێری تەبیعیە حزب جرانێک لە جوڵانەوەیەکی کە ڕەنجی ئەی پێوێتی داوێ بڵێ نفوسیان لێ معلومە هەیەە وەلی ئایا بە دوای ئەو انقلابەکە لە ئێران دەستی پێ کردووە گەوسێتە پێش ئەوان جێگە و ڕێگان خۆ فەرق دەکا ئەوان زانی ئەحزابی کوردایەتی بڵێ فەرق تۆ دەگەڵ چیە مەسەڵەن خەڵکی کوردستان فەرقیان چیە لەگەڵ خەڵکی تۆ بڵا منتەقەکانی تری ئێرە دەڵێن کورد فەرهەنگی فەرقی هەیە کورد ئێمە کوردین ئێمە نازانم ئاداب ڕوسومی خۆمانمان هەیە ئێمە داهبوونەرێتی با و باپیرانمان هەیە کورد شتێکی جیاواز بۆ پشتیوا دەڵم بە عنوانی هوویەتی خۆیان ئەگەر تەفاوەتی زمانەکەی تۆ لێ بەلابەری ئەوەی دیکە دەمێنێتەوە ئەو فەرهەنگی کەوا باسی دەکەن کە کورد بە ناموسە کورد پیاوە ئەم انقلابە هاتووە شەق هەڵدا لە هەموو ئەو ئەردشانە کە پایەکانیان سنەتا و ئادابوونەرێتی باو باپیرانن ئەم انقلابە هاتووە ئەو شۆرشە هاتووە بۆ یەکەوانە گەسک بدا نەمێنن و هەتا ئێستاش بەشێکی زۆری گەسک داون ئەم حزبانە ئەگە خۆیان فەخریان بەوە دەفرۆشت ئەگەر دایانکردن پارێزەری ناموسی کوردن ئەمڕۆگە کەسێک لەلای ئەو خەڵکە بێ ئەوە بکە من نازانم بڵم باش نییە بڵم من چۆنی وەلی تەسەوری بکەن چۆنی جاب دەدەنەوە لە یەشە لەو تەزاوراتانە لە بیرمەوە باوچێک قسە دەکات کە منداڵی لێ دەستداوە و لەوێ دەڵێ
جارانەگە کەسێک زۆر لێ هاتووبایە پیاوێت دایانکوت زۆر پیاوە. ئێستا پیاوێک بۆی کە زۆر پیاو بێ دەبێت زۆر ژن بێ. ئەنی مەزم کەسێکی زۆر عادیە وانەیەک بڵێ کەسێک کە تۆ تاقیقاتی کردو لەسەر فەرهەنگ چی کردو وەلی دەبینێ خۆشی کۆمەڵگاکە چۆنە متوەجه دەبێت بابا جێگە و وەزن و مۆقیەتی ژن بۆتە شتێکی تر هەر ئێستا دەرەنجێ سنەتی کۆن نامێنێ وەختە سنەتی کۆن نامێنێ دواکەوتی کۆنەپەرستی نامێنێ ئێستام شەقشەقێنی پێ دەکەن بەشێکی لە هویەت و هەموو سەروەتی ئەحزابی کوردایەتی لەسەروانەیە ئەگەر غێری زمان مەسەلەی زمان زمانە بلەخەرە خەڵ لە کوردستان وەکە شوێنێکی دیکە دەبێ بتوانن خوێنە بنووسنەوە بە زمانی خۆیان وەلی بەخەکەی دیکەی وە خەڵکی ترا ئەنێ بڵێ ئەها تەفاوەتیان هەیە حەقی جیاوازیان دەوێت ئەم تەحولاتە دێ و حتمما دەیبینین وەلی فکر ناکەم بە ئارەزووی ئەم حەزابە بچێتە پێشێ و تا ئێستاش بارزووان نەچێتە پێشێ بە خاترەوەی کەوان پیان خۆش نییە شۆڕشێک بێ کەوان لە عمریاندا لە عەلەیهی بوونە ژن ئەو تاریخی کەوا ژن هەیەی لە کوردستانی عێراق تاریخی ئەم ئەحزابی کوردایەتیشە وەختێکە سەردام نەما ئەحزابی کوردایەتی هاتنە سەرکار ئەوەڵین شتی کە بکردیان ئەوە کرا ئەوە بوو کە هێرشیان کردە سەر ژنانێک کە حتا نەوایان هەبوو ساڵهای ساڵ بوو ئیزدواجیان کردبوو هێرشیان کردنە سەرێ بۆی کەوانە بە قسەی گویا بابوو باپیر و نازانچیان نەکردو بۆ خۆیان شویان کردو چی ینی لەو بۆلاوە ئەم قەبرستانی تایبەتی بۆ ژنان لە کوردستانی عێراق ساز و داستانی ئەوانە توولانیە هەمووی ئەوانە ئی هویەتی نەقشی ئەم ئەحزابی کوردایەتین من قبوڵم نییە کە ئەحزابی ئیسلامیەوان هێناوەتە کوردستانی عێراق ڕۆژی ئەوەڵ کە ئەو ئەحزابە لە چێوەکان ڕاهاتنەوە نێوشار خۆ ئەحزابی ئیسلامی وجودیان نەبوو ئەو دەم وەلی هەر ئەو دەم ڕەشەکوژی لە نێو بەوەسیلەی پیاوانی کوردایەتی لە نێژنان دەستی پێکرا چیە ها ژن و کچی بێچارە کوژران بەدەستیوانە بە ڕێکباری ئەوانە کە زارە پێشمەرگە بوون و قارەمان بوون و لە چێ بوون و چیان کرد بوو وەلی ساحەبی ناموس بوون منزور وایە لە جێر سێبەری ئەوانەدا ناموس دژمنایەتی لەگەڵ ژن لەو شتە ئەسلانەیەکە کە هەیە تۆ نەبەوان بە پیاوی شەرقی بڵە بێ ناموس بزانە ناتکوژن بە خاطرکە پیانەوە دەبێت ناموسی بێ کەسێکی ناموسی بێ یعنی ژدی ژنە ناکرێ کەسێک زدی ژن نەبێ بڵێ ناموسی هەیە چون ناموسەکە مەربوطە بە ژن ئەگەر چی بڕێک لە ناوەڕۆکی بەرنامەکەمان لا دەدەین بەڵام لەبەرەوەی کە پرسیارانی بینهانم لە گرنگە ئەمێ ئاراستی ئێوە بکەم کە بزوتنەوەی کرێکاری لە ئێران ئێستا لە چی ئاستێکدایە بزوتنەوەی کرێکاری دەزانی بزوتنەوەی کرێکاری لە ساڵانی ڕابردوودا زۆر هاتە پێش ئەوە زۆریش بەنسبەت بە قودرەت بوو بەنسبەت هەموو جوڵاوەکانیدا دەمەوێت بڵم وانەیە جوڵانەوەی کرێکاری مربوط بێت بە دەورەیە کە جوڵانەوەیەکی تر دێتە پێشیان ناوتە پێشێ وەک خۆی منزورمە وەک چینی کرێکار دەنا ئەو خەڵکانێکەوە لە خیابانەکان تەزاورات دەکەن ئەو منداڵانێکەوە دەچن تەزاورات دەکەن ئەو گەنجانێکەوە لە عەلەیهی جمهوری ئیسلامی ڕاوەستاون وانەی خوان 80% بنەماڵەی کرێکارن خودی کرێکار من ساڵەهایە لەبیرم نییە هیچ ڕۆژێک بێ مرکزێکی کارگەری لە ئێران اعتراض و احتسابی نەبوو بێت وەلی خۆ دەوری وایە بە هەر دەیلێک زۆر دێتە سەر جاری وایە ئارامتر دەبێتەوە وەلی شتێکی دائم و هەمیشەجییە دوا پرسیارم ئایندەی ئەم ڕووداوانە چۆن دەبینن لە ئێراندا خڕۆشانی جەماوەری بەکوێ دەگات بە تۆری دقیق کەس ناتوانێت بڵێ ینی داهاتوو پێشبینی بکە کە چی لێ ئەوەیە کە جامای ئێران جمهوری ئیسلامی ناوێ ئەوە شتێکی مطلقە بەحسی لەسەر ناوێ بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی کەی دەڕوخێ
و یا چۆن دەڕوخێ بە زۆر فاکتۆرەوە گرێدراوەی تاوجەی بە خەڵکەوە مەربووتە خەڵک وەختێ سازمان پەیدا بکەن وەختێک لە مەتنی یا لە فەزای ئەوزایی ئێستادا شروعەکانیان دروستکەن ڕێکخراوی بە قودرەتی خۆیان دروستکەن زۆر تەبیعیە هەم دەتوانێت جمهوری ئیسلامی زووتر بڕوخێ و هەم وەختێ دەڕوخێ خەڵک مستەقیمەن زەی خۆی دەگرێتەوە ئیترۆ دەم خەڵک ناڵن ئێستا جمهوری ئیسلامی ڕۆیشتووە چێ دێتە سەرکار وەختی جمهوری ئیسلامی بڕوە خەڵک خۆیان لێ دێنە سەرکار دەنا هەروە کوردستانی عێراقیان لێ دێ سەدام دەڕوا سەدامی کوردێ لە ئێران کابرای بە ئەماماوە چ پێ دەڵێن بە کوردی ئەمە وەلادەتی کابرایەکی دیکە دێ هەر لە جنسیە و بەڵام بێدین بەرحاڵ دەم هەیە بڵام کە ڕووداوەکان عەلە العەموم زۆر 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 متحولن ینی زۆر ئاڵگۆری پێدا دێ وەلی عەلە العەموم زۆر دەستێتە پێشە تا ئەمڕۆ دەستکەوتی زۆری و دەسێناوە جمهوری ئیسلامی زۆر پاشەکشە پێ کردووە ئەو قسانە و کارانەی وا ئێستا دەکرێنە و دەم نەدەکرا ئەوە ئێستا مەیدانی هەسووران زۆر فەرقی کردووە لە هەر حاڵ تەناسوبی قوا بینی ڕژیم و خەڵک زۆر زۆر گۆراوە داهاتوی بەستە بەوەیە کە چەندە ئەحزابی سیاسی جۆرا زۆر دەتوانن تیدا شکل بگرن لە مەتنیەوەدا ئەحزابی سیاسی چ وەک ئێمە چ ئەحزابی تر چ ڕاست چ چاپ بالاخره ئەم جوڵانەوەیە دەبێت ئاسۆیەکی ڕۆشن پەیدا بکە کە چی دەبێ چنۆ حکوومەتێکی دەوێ یا بە چۆ ڕادەنهێوێ بڕوە و ئەمە بەبێ حزب بە تۆری واقعی بەبێ حزبی سیاسی ناکرێت و ئەحزابی سیاسی تازە خەریکن ڕێگەیان بۆ دەکرێتەوە بۆ کاری گەورەتر بکەن ئەوەی ئەمە زۆر خۆلاسە بوو سەبارەت بە پرسیارەکەیتەوە بەڕێز محەممەدی فەتاحی لە ڕابەری حزبی حکمەتی استخەتی ڕسمی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سوپاسی ئێوەش دەکەم مەمنونم عزیزان ئەمڕۆ ناو دەنرێت ڕۆژی ئاڵای کوردستان لە کوردستاندا هەرایەکی بۆ سازکراوە موچانێک دەدەین و لەگەڵ برایم حوسەین ئەم بابەتە تاوتێ دەکەین دێنەوەلاتە ماڵی بینەرانی ئازیز دواتەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ڕۆژی ئاڵایی کوردستان بۆ ئەم بابەتەش هەڵسوڕاوی کۆمۆنیست ئیبراهیم حوسەینمان لەگەڵدایە ئیبراهیم حوسەینی ئاوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین زۆر سپاسی ئێوە دەکەم و ماندوو ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە لانی کەموە لە کوردستانە ناو دەبرێت و هەرایەکی بۆ ڕێکخراوە ئەمە لە ئێوە پرسم ڕۆژی ئاڵای کوردستان بۆ ئێوە چی دەگەیەنێت ڕۆژی ئاڵای کوردستان بۆ من چی ئەگەیەنێ پرسیارێکە بەڵام بۆ من ڕۆژی ئاڵای کوردستان فکر دەکەم بۆ زۆربەی ئەو کەسانی کە وەک من بیر دەکەنەوە ڕۆژی بە پیرۆزڕاگرتنی خوراافەیەکی خوراافەی ئاڵایە خوراافەی نیشتیمانە خوراافەی نەتەوەچێتی و قەوم پەرستیە ڕۆژی بە پیرۆزکردنی ڕەمزێکە هەویەت و شناسێکە کە قەرارە لە ڕێگەی ئەوە زەین و فکر و هۆشی جەماوەری چی کرێکار و زەحمەتکێش و مەحرومی ئەو کۆمەڵگایە قانگ بدەن وایان تێبگێنن کە ئەوان بەشێکن لە مەوجودێکی خوڕافی بە ناوی نێتەوە و نیشتیمان و ئەوانە تا ئەوەی کە بەشێک بن لە چینێکی کرێکار و زەحمەت چێش کە خەریکن کار دەکەن زەحمەت دەکێشن دەچەوسێنەوە دەست و پێ دەکەن لە پێناو مانەوەی خۆیاندا لە چوارچەوەی ئەو نیشتیمانەی کە تێیدا دەسەڵاتی چینە دەسەڵاتدارەکان بەرقەرارە تێیدا بەدبەختی چینایەتی بەرقەرارە تێک تێیدا بێخانە و لانەیی بەرقەرارە
تێیدا ئەو پڕی کۆنەپەرستی لە دژی ژیان و ئیرادەی ئەوان پیادە دەکرێت. ئەم هەڵایە کە سازیان کردووە بۆ ڕاستیان سازی دەکەن بۆ نیشتیمانەکان، بۆ ئاڵاکان، بۆ ڕەمزەنەتەوەیەکان، قەرارە ئەو لایەنە گەشەی وجودی کرێکار و ئینسانی کرێکار و زەحمەت چێش خەفە بکەن کە خۆی بە ئینسان بزانێت، خۆی بە کەسێک بزانێت، بوونەوەرێک بزانێت، بەشێک لە چینێک بزانێت کە خەبات دەکات بۆ ئەوی لەو بەدبەختە چینایەتەی کە پاساوی دەدەن بە ناوی ئەو پیرۆزیانە خۆی بە بەشێک لە ئەو وەهمە بزانێت کە وەهمینەتەوە و نیشتیمان و ئاڵاکان بزانێت تا بە ئاسانی خۆی ڕادەستی ئەو قەدەرە بکات کە چینی دەسەڵاتدار چینی حاکمی ئەوڕۆ کردوێتە بەشیان. بۆیە بۆ من بۆ هەر ئینسانێکی ئازادی خواز و زەحمەت چێش، بۆ هەر کۆمۆنیستێک، بۆ هەر چەپێک، بۆ هەر ئینسانێک کە چاوەڕوانی لە ژیان شتێکی ترە لەوەی کە ئەم کۆنەپەرستی چینایەتیە بەسەریدا سەپاندووە، ئەم ڕۆژە ڕۆژی یادکردنەوەی ئەو ڕەمز و مقەدەس و پیرۆزیانەیە کە تێیدا ئینسانی بێ ئیرادە ئینسانی تێدا بێ ئیرادە کراوە لەژێر ئەو ناوی ئەو مقەدەساتانەدا سەدان و هەزاران ڕۆڵیان تێدا بووە بە قوربانی لە شەڕی نێوانیاندا، لە شەڕی دابەشکردنی سەرۆت و سامانیاندا هەزاران ئینسان کۆمەلگایەکیان دروست کردووە کە تێیدا بەڕاستی قابلی ژیان نییە، هەر ڕۆژە بیر لەوە ئەکاتەوە، بەشە بیر لەوە ئەکاتەوە ئەگەر نەشتوانێت بیگۆڕێ، نەتوانێت لەو بەدبەختیە نەجاتی بێ، ڕابکات، بڕوات، بدا لە دەریاکان، چێ و چۆڵوانیەکان دەبڕێ بۆ ئەوەی لەو سێبەری ئەو مقەدەساتانە، لەو نیشتیمانە، لەو ئاڵایە کە ئەوان سازیان کردووە ڕزگاری بێت تا لە شوێنێکی ترنیە. ئەگەر کەمێکیش بۆ ئینسانی تر و محتەرەمتر بژی، ڕۆژی ئاڵا ڕۆژی بە پیرۆزکردنی هەموو ئەو جەنگ و کارەسات و بێمافیەیەکە، ئەو شێوە کۆمەلگا پەست و جواکەوت و خۆڵە مشکەیەکە سەپاندویان. مەڵام برای حسێن لە وەڵامدا زۆر کەس ئەڵێ کە لە بەرامبەر هەندێک لەو قسانەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکاندا کراوە کە لە سای ئەم ئاڵایە بۆ نمونە چی کراوە، دەڵێن دەسەڵاتدارانی ئەمڕۆم ئاڵایان بۆ خۆیان دزیوە، ئیڤینا ئەوە شوناسی میلەتێکە، ئێمە حەقمانە شانازی پێوە بکەین، ئێمە حەقمانە ئێمەش وەکو کورد بۆ نمونە ئاڵای خۆمانمان هەبێ و نابێ ئەمە ڕەت بکرێتەوە بە دەسەڵاتێک کە خۆی بەخاوەنی ئەم ئاڵایە دەزانێت، بەڵکو ئەمە هینی هەموو میلەتە بە مانایەک. سەرنجتان لەسەرم جۆرە تێڕوانیانە چییە؟ ئەوانەی لە ڕوانگەی دڵسۆزی بۆ ئاڵاوە حاکمانی هەمان ئەو بزوتنەوەیە کە ئاڵاکان پیرۆز دەکەن، مقەدەس دەکەن، بە پیرۆزی دەکەن، بەشێکی تری هەمان ئەو بزوتنەوەیان، بەڵام کەمێک ناڕازی ترن پێیان وایە ئەم بزوتنەوە پوچە، ئەم بۆرژوازیە دواکەوت بە دەتوانێت بەشێکی تری هەبێ، جۆرێکی تری ئەبێ ئایدیاڵتر بێ، نمونەیەک بێ کە لە ئەرزی واقعیان نییە، بەڵام ئەم دوو لایە هەردووچیان سەر بە یەک بزوتنەوەی دیاریکراوی چینایەتین کە ئەم حاڵەت و ئەم کۆمەلگا دیاریکراوەی خۆقاندووە کە ئەوان بە حیساب لێی ناڕازین. بەرحاڵ ئەوە ئیدعا و بەیەکدادانی ئەم سەر ئەو سەری دوو بزوتنەوەی ناڕازیەکان و ئەوانشی کە لە دەسەڵاتدان، بەڵام لەی شوێنێکی دنیایان نەبووە ئەم بزوتنەوانە نەکەوتبنە بەرامبەر حەزی ئازادی، خواستی ئازادی، خواستی ڕیفا و خۆشگوزەرانی جەماوەری چینی کرێکار و چینە مەحرومەکانی کۆمەڵگا. ئەمە تەنیا لە کوردستانە نییە، لە کوردستانی عێراقان نییە، تا بڵێ جۆرێک ناسیۆنالیزم و نەتەوە پەرستیمان هەیە و جۆرێکی تری ئایدیاڵترمان هەیە کە ئەگەر ئەمەیان بێت ممکنە لە فەرزی خەیاڵە، مەسەڵەن ئەگەر ئەمەیان بێت دیتر لە کوردستانی ژێر دەسەڵاتی نمونە ناڕازیەکەیە ممکنە ژیان خۆشبەختتر بێ، ئینسان خۆشبەختتر بێ، ئازادی زۆرتر بێ. نەخێر، بۆرژواسی هیچ بەشێکی ناسیۆنالیزم، هیچ بەشێکی ناڕازی و ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارەکەی ناتوانێت پێشکەوتون خواست بێ، ناتوانێت ئازادی خواست بێ، ناتوانێت
مەسەلەی ئازادی و ڕیفاهی بەشەر بە قەزی خۆی بزانێت بۆ ئەوان هەمومان هەموو بەشەری ئەم کۆمەڵگایان جوغرافیایەکی دیاریکراو سەر بە میلەتێکن سەر بە نەتەوەیەکن سەر بە نیشتیمانێکن ئەمەش وەکو باسم کردوە حاصل ئامرازێکی ئایدیۆلۆژیە بۆ ئەوی بەشەرکی ئایدیۆلۆژی و فکری و معنەوی و ڕۆحیە بۆ کۆنتڕۆڵکردن ئیرادەی ئینسانی ئیرادەی چیناتی چینی کرێکار ئینسانی مەحروم بۆ ئەوەی لە دواترە معنە عەمەلیەکەی ڕادەستبوونە بە ئەو قەدەرە کە دەسەڵاتی چینایەتی حاکمیەتی چیناتی مەوجود دەیسەپێنێ نازانم ئەوان لە چ ئەتارێکدا دەتوانن یان بە پێی کام فاکتی تاریخی دەتوانن بڵێن کە نمونەی ئەو ناڕازیانە ناسیۆنالیزمی ناڕازی و چەپترەکەی پێشکەوتووترە لەوەی کە دەتوانێت پێشکەوتووتر بێت لەوەی کە ئێستا ژیانی لە بەشەری کرێکار و زەحمەتکێشی کوردستان کردووە بە دۆزەخ ئەمە ئیدعایەکی پوچە بۆ ئێمە ئینسان هەویەتی ناسنامەی ئینسانی ئینسان خۆی ناسنامەی کۆمەڵایەتی و چیناتی ئینسان خۆی بناغەیە ئەسڵە ئەساسە هەموو ئەو تعریف و پێوانە و پێوەرانەی تر بەشکن لە فەرهەنگی ئەو چینە دەسەڵاتدارانە ڕۆکو باسم کرد بۆ ئەوەی کە بەشەر وەک ئەو بوونەوەرە خۆی نەبینێت کە مادام هاتوتە ژیان دەبێت ئازاد بێ مادام هاتوتە ژیان دەبێت هەمان ئەو مافە جیهان شمولانی هەبێ کە هەر بەشەرێک لە هەر سوچێکی ئەم دنیاە دەبێت هەیبێت ئەم دابەشکردنە ئەم دابڕینەی بەشەرانە هەدەفەکەی لە نهایەتە سیاسیە واقعیە مادیە نەفعی بۆ ئەو چینە دەسەڵاتدارە تێدایە کە بازاری کار و جەوسانەوە لەو جوغرافیا دیاریکراوە دەچەرخێنەوەی کە لە کوردستانی عێراقا دەیبینین ڕەنگە نمونەیەکی نزیکتر بە زەهن بێت کە معنای ئەوانە بۆ بەشەر دەکاتە چی دەکاتە بێمافی دەکاتە بێ سەرپەنایی دەکاتە سەرشۆڕکردن دەکاتە قبولکردنی ئەو نایەکسانی و بێمافیە سیاسی و ئەوری کە تیایدا دەژی بە حسابی ئەوەی کە ئەوانەی کە لەسەرەوەن خۆماڵین و زمانی کوردی و جلی کوردی لەبەرەکەن ئەمە دیارە نەفع سیاسی و مادی و واقعیەکەی دەچێتە جیرفانی کێ و وەچێ خەریکە بەڕاستی بازی ئەو جۆرە خورافانە ئەدا بەبێ سەرپەناییەکەی بە بێکاریەکەی بە بێمافیەکەی بە هەموو شتانی کە لە ژیانی خۆیان تاقی دەکات لێرەشدا هەر لە ئیدامەی قسەکانی ئێوە ئەگەر سەرنجی بینەرەك بێنمە سەر شاشەکە و باز دەکات کە پیرۆزکردنی ئاڵا گەورەیەکی درۆیەکی گەورەیە لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی و خۆشخەیاڵکردنیان بەڵام لە بەرامبەر ئەم زۆرە بۆ چوونانەیە ئەوتێ کە لە وڵاتانی ترێژ ئاڵایان هەیە بۆ ئەوەی کە خەڵکەکەی هەمووی دەژێر یەک ئاڵایە کۆبنەوە یەک شوناسیان هەبێ بۆ ئەوەی کە بناسرێنەوە جودا بکرێنەوە لە خەڵکی وڵاتان و قەومیەتی تێواتە ئەسلی بابەتەکان ئەوەیە کە ئەمە هەر لە کوردستانانیە لە زۆر وڵاتانی تری دنیاشدا هەیە لەسەر ئەمان تێڕوانیتان چییە؟ لەگەڵ سەرنجی ئەو بینەرە بەڕێزە هاوڕام ئاڵا خوافەیەک یەکێکی ترە لەو خوافانەی کە هەروەکو باسم کرد بۆ سەرکوێرکردنی بەشەرە بۆ سەرکوێرکردنی ئینسانە بۆ داپۆشین و فەرزکردنی هەویەتێکی قاڵبکردن و سەپاندنی هەویەتێکی درۆستنانەیە لەگەڵ ئەو سەرنجەی ئەو گوێگرە بەڕێزە موافقم دروستە بەڵام لایانی تری کە ئەڵێ لە شوێنەکانی تری لە بەشەکانی دنیاش هەمان تاس و حەمامە بەشەر بۆ شێوەیە پێناسەکراوە بەشەر یان دەبێت کورد بێ یان دەبێت عەرەب بێ ئینگلیز بێ بەریتانی بێت تاوەکو خۆی پێناسە بکات خۆی بناسێتەوە منی خۆی ئەوەی کە ئەو کێیە بناسرێتەوە ئەمە هەر وەکو باسم کرد ڕێک ئامانجی ئەو ناسیۆنالیزم وەکو ئایدۆلۆژیای چینی حاکمی دنیای ئەمڕۆ هەدەفەکەی ئامانجەکەی هەر ئەوەیە ئینسان وەک ئەوەی کە تا ئەوەی کە خۆی بە بەشەر بزانێت تا ئەوەی کە خۆی بە بەشەرێکی ئازاد و یەکسان بزانێت کە خاوەن شوناسێکی
یەک پارچەی چینایەتی و ئینسانیە، خۆی بە کورد بزانێ، خۆی بە عەرەب بزانێ، خۆی بە بەلوچ بزانێ، خۆی بە فارس بزانێ. ئەمە ئەو خاڵشتا ئەم دابەش و دابڕدابڕکردنەی مرۆڤە و لێدانە لەو خەسڵەتە سەرەکیەی مرۆڤ، چونکە دیارە معلومە ئەگەر بەشەری ئەمڕۆ ئەوەی لەسەر کوورەی ئەرز ئەژی هەمووی خۆی بە بەشەر بزانێ کە یەک شەعنی هەیە، یەک شکۆی هەیە، یەک ماف و هەمان ئەو ماف و ئازادی و هەمان ئەو شەعنی هەیە کە هەر کەسێکی ترەوێ بێگومان تەواوی سیستەمی دەسەڵات و حاکمیەتی ئەمڕۆی دنیای ئەمڕۆ بێمەعنا دەبێت. معلومە بەشێک لەوەی کە دنیای ئەمڕۆ توانوێت یان دەتوانێت لەسەر پێ ڕابوەستێ هەر ئەم دابڕدابڕکردن و دابەشکردنەی مرۆڤەکانە بە پێی جنس و هەویەتی قەومی و شناسی دینی و هەزار و یەک جۆر شناس و ناسنامەی تری ساختە. ئەم هەویەتە، ئەم ناسنامەی خەوی ئینسانەکان ناسنامەیەکی ئایدۆلۆژیە دەستکردی بزوتنەوەی سیاسی دیاریکراوە کە ناسیۆنالیزمە، کە بزوتنێکێکە لە بزوتنەوەکانی ئەم چینی دەسەڵاتداری ئەمڕۆ کە ئازادی و خۆشبەختی لە هەر سوچێکی ئەم دنیاە لە کوردستانەوە تاوەکو ئەمریکا ئەوروپا لە بەشەر درێخت کردووە. لە قسەکاندا شتێکی سەرنجڕاکێشتان کرد کە شتی تری ساختە هەیە، ینی وەکو لە شکڵی ئاڵا زۆر بابەتی تری ساختەی دروستکراو هەیە بۆ ئەوەی کە پیرۆزکرێن. ئەکرێت لەوەی ڕوونکردنەوەی زیاتریان نمونەی زیاترمان پێ بدەن؟ بەڵێ هەویەتی میلدی ئەوەی کە من کۆنمونایان تۆ یا هەر کەسێکی تر لە شوێنێکی دیاریکراوی ئەم دنیاە لەدایک ئەبین، ئەمە لە ڕاستیە وەکو سوتفەیەک وایە من لێرە لەدایکمیان لە شوێنێکتر لەدایکم، بەڵام ئەگەر ئەگەر لە کوردستان لەدایکم هەویەتی کوردایەتی مەکەن بەبە، ئەگەر لە عەرەب بەشەکانی تری خواروی عێراق لەدایکم بە عەرەب وەسفەکرێن، ئەگەر لە شوێنێکی تر بووم لە ئەمریکا لەدایکم سەودان هەڵمەگرن و ئەم بەن و ناسنامە و پێناسم بۆ دروست دەکەن و لەسەر نووسن فلان دینی هەیە و فلان میلیەتی هەیە، فلان نەتەوەی هەیە. یعنی ئەم هەویەتانە، ئەم هەویەتە قەومی و میلیە هەویەتێکی ئایدۆلۆژیە دەستکردە، دلیل نییە بەشەر بەم پێناسە بکرێت. ئەگەر دەسەڵاتێکی ئازاد و سوسیالیستی هەبێت، بەشەرە لە هەر شوێنێکی ئەم دنیاە لەدایک بێت بە هەر زمانێک سەبکات هەویەتەکەی ناسنامەکەی بەشەرە، هاوڵاتی جێگایەکی دیاریکراوە کە بە سوتفە لێی لەدایک بووە. بەڵام ئەوەی کە لەسەر ئەم هەویەتە میلیە خوڕافە دروست دەکرێت، حکایەت دروست دەکرێت، گەورە دەکرێت، لەسەری ئەوە جەنگ و شەڕ دەکرێت، لەسەری ئەوە وا ئەکات بەشێکی خەڵکی دانیشتووی هەمان وڵاتیان لەگەڵ وڵاتێکی تر بکەونە جەنگ و شەڕ و تا تەنانەت دەستیان بچێتە خوێنی یەکترەوە. ئەمە بە تەواوەتی ئایدۆلۆژیە. نمونەی ئەوروپای شەرقیمان هەبووە، مەسەلەن ئەوان زۆر نمونەی ترمان هەیە لە بۆ شەو کنارەکانی دنیا کە چۆنی ئەم هەویەتە، ئەم ناسنامە قەومیەی خەڵک وەحاصل بۆتە هۆی ئەوەی کە خەڵکانێک دەستیان بچێتە خوێنی یەکتر کە تا پێش ئەم توندبوونەوەی ئەم هەویەتە دینی و قەومیانە هاوسەیەک بوون، مناڵەکانیان لەگەڵ یەک بووە، یاریان کردووە بە یەکەوە چوون، بەخۆشی و ناخۆشی یەکتر ناڕەحات و دڵخۆش بوون، لە پڕێکاکرێن بە دوژمن و دەکرێنە کوورەی ئەو جەنگانەی کە لەسەر دابەشکردنی دنیا و سەروەت و سامان لە بینی بەشە جۆراوجۆرەکانی چینی دەسەڵاتداری ئەمڕۆ بەڕێوە دەچێت. ئەمە بۆ خۆی دەتوانین کەتیبەی ئەو ئینسانە زۆرانە ئەگەر بێت بیان ژمێری، ممکنە ملیۆنەها ئینسان لەو جەنگانەدا لە جەنگی قەومی و میلی و مەزهەبی و ئەوانەدا لە بین چووبن، لە ناو چووبن.
گۆشەکانی ئەم دنیا پڕە لەو مەقبەرانەی کە ژیان ئەو ئینسانانەی تێدا ژێرخاک کراوە. وەک دوا پرسیار بپرسم کە ئەگەر ئاڵا لای ئێوە پیرۆز نەبێ و ئەم شتانەی ترکە ئەم باستان کرد دروستکراو بن، چی شتێ بۆ ئێوە پیرۆزە؟ بۆ ئێمە ژیان پیرۆزە، ئازادی ئینسان پیرۆزە، شەعنی یەکسان بوونی ئینسان پیرۆزە، ئەوە پیرۆزە کە ئینسان یەکجار هاتووەتە ئەم دنیاە، مافی ئەوەی هەیە کە هەموو ئازادی بژیت، هەموو خۆشبەختی بژیت، بتوانێت هەموو ئەو لەحزانەی ژیان تاقی بکاتەوە، بتوانێت تەواوی ئەو کەڵکەی کە دەتوانێت لە ژیان وەری بگرێت بە معنای کەلیمە ئازاد بێت، عەبد و بەندەی هیچ هێزێکی دەرەکی نەبێت، کۆیلەی سەرمایە نەبێت، ناچار نەبێت هێزی کاری خۆی بفرۆشێت، هێزی کاری خۆی حەڕاج کا 30 ساڵ 40 ساڵ ڕاکەڕاک بکات بۆمانەوە. پێمان وایە بەشەر ژیان قیمەتی ئەوەی هەیە کە ئازاد بێت و بەتەبیعەت دەبێت ئازاد بێت. بەڵام ژیانی چینایەتی ئەمڕۆ، سیستەمی چینایەتی ئەمڕۆ، بەدبەختی چینایەتی ئەمڕۆ ئەم دەرفەتەی لە بەشەر سندۆتەوە کە بتوانێت ئەو ژیانە بە هەموو جۆرا و جۆریەکەی خۆیەوە، بە هەموو ماناکەی خۆیەوە لە هەموو بوارەکانیدا تاقی بکاتەوە. بەڵام یەک شتی تر کە پێم باش بوو بڵێم، ئەو هەڵایی کە لە کوردستان ناسیۆنالیزمی کورد بۆ ئاوا بەڕێخستووە مانایەکی سیاسی تایبەتتریشی هەیە. ئەویش ئەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەم حاکمیەتێکە کە هەروەکو فاکتەکانی دەرکەوتنی سیاسی و هەلومەرجی سیاسی چەند ساڵی ڕابردووی کوردستان پیشانیدا کەوتۆتە بەرامبەر تەوەقوعات چاوەڕوانی هەرە سادەی بەشەر بۆ ژیان. بۆیە هەرچی لە توانایاندا بێت هەوڵ دەدەن بۆ ئەوەی ئەم خوڕافە و وەهم و خۆش باوەڕیانە تون بکەنەوە تا زۆرتر بتوانن ئەم دەور و دووکانە چینایەتیەی کە فەرزیان کردووە درێژەی پێ بدەن و ڕێگەلەوە بگرن کە چاوەڕوانی و داواکاری و دەرکەوتنی ئەو جەماوەرە کرێکار و زەحمەتکێش و مەحکومەی کوردستان چینایەتی تر دەرنەکەوێت، چینایەتی لەوە زیاتر چینایەتی نەبێتەوە. چونکە ئێمە بینیمان لە هەولێر خەڵکانێکی زۆر ئاسایی ژنانی هەولێر مەسەلەن باسی ئەمانە کرد کە ئەمە دنیایەکی چینایەتیە، ژیانی ئێمە جیاوازە، چارەنووسی ئێمە جیاوازە، ئەو خانووی کە ئێمە تێدا دەژین جیاوازە، ئەو گەڕەکەی کە ئێمە تێدا دەژین جیاوازە، کارەبای تێدا نیە، ئاوی تێدا نیە، هیچ بەباران ئەڕووخێ لافا هەڵەسێ هەڕوولی تا ئەمان بە سەیری ژیانی ئەم بەشەی تری کۆمەڵگا بکەن، ئەم بەشە ئەم کەمایەتی بێخەڵکە بکەن کە ژیانیان چۆنە، قەسر و قوسووریان چۆنە، فرعونی ئەژین. ئەمە واقعەتێکە لە کوردستانە سەری هەڵداوە. بۆیە ئەوان بۆ خۆیان چەندین جار باسییان کردووە کە ئەوە جێگەی نیگەرانیانە کە خەڵک تا ئەوەی کە خۆی بە کورد بزانێت، خۆی بە ئینسانە زانێت، خۆی بە بەشەری خاوەن مافە زانێت و ئەو دەسەڵاتە بە دەسەڵاتی بەشێکی کەمایەتێکی کەمی تەوەزەلی کارنەکەر دەزانێت کە جگە لە دیکتاتوریەت، جگە لە کۆنەپەرستی، جگە لە بەدبەختی هیچی تری بۆ کۆمەلگایە نەهێناوە. ئەو مانایشی ئەو مانە سیاسی و تایبەتی دیاریکراوەی هەیە کە ئەمڕۆ مەسەلەن ئاڵا فوتێ دەکەن و ڕەمزینەتەوە و نەتەوەچێتی فوتێ دەکەن و هەردوێنش چیچۆیان خستە سەرشانیان و شانۆگەریەکی هەزیل و کۆمیدیان بۆ ئەو قارەمانان ساس. ئەمە ئەو بارە سیاسەشی هەیە، ویستم ئەوە وەکو سەرنجێکی زیادە بڵێ. دەستی خۆش بێ بۆ ئەو ڕوونکردنەوە زیاترە و لێرەدا سوپاسی ئیبراهیم حوسێن چالاکوانی کۆمەنیست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا. زۆر سپاسان دەکەم و ماندوو نەبن و زۆر سپاس بۆ گوێگران و بینەرانی پێشنگ تیڤی. هەرشاد بن. ئازیزان هەردێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.